خۆشبەختانە ئیمڕۆژی بە دلیل ئەوەی کە سەنعەتی گەردشکەری لە لەحاظەوە کە ڕۆشتی کردگا جێگەگە لێ بکرەوە جێگەری دیدەنی بە مردم شارەکە یا هەر ئۆستانەکە معرفی ئەکردێت ئیشەڵڵا کە لە حفظ ئەمە پایەدار بن لە ئۆکۆتوریسمە پایەدار حمایەتکەن کە واقعاً تێنەوە تەبیعەت ئاسیب نەگەین بە تەبیعەت. سێ چوار جار هاتوون بۆم تافکەی گەوێڵە تافکەیەکی زۆر خۆش تەبیعەتێکی زۆر بکر و دەست نەخۆردەی هەیە و من بۆ چەندمین بار هاتووم و بازم تێریش لەم تەبیعەتە ناخۆم تەبیعەتێکە کە هەر ڕایە تۆی یەی تازەگیەکی لێ کەشفەکەی وەک منتەقەیەکی جەدید یەی بۆی وەڵێ متاسفانە من وەک ڕەخنەیە یا لە خەڵکی مەریوان یا لە سودا و سینمای داخلی مەریوان هەمە ئەوەیە کە تەبلیغات و ئەو هینەی نییە کە گەردشگەر لە تەواو ئێران و سەراسەر جەهانە بۆ ئەم تەبیعەتە بکرێت جەذب بکە. سالê berê kes dernetke çimalê xwe wilo eyd nexweş bû sar bû alem neçûn cem hevdû ev eyd maşallah rêw rêwanî tune ye alem derdkevin xweş e û zarok jî kêfxweş in hatinin melahê gelkî xweş e. شامل فر القامش لو خوش بو صالة شوي طرس هبون جمع عالمي جمع تفجيرات هبون وضعي أمني نمستقربو إيصال مدية وضع خوش مدانين عالمتين كيف خوشن زاروكتين جوانتين أو مالباتي خوتين باغي خوار جا خورتين جبر ولو ما إيصال في ججنا رمضاني مداني يعني هذا الموسم يعني كله حلو يعني هو فترة الصيف حلو يعني كله بس بالشتاء يعني قليل تزهير يعني بس الظليات اللي بيها يعني مثل ما يقول يعني شتلات يعني تيجي تزهير يعني مثل الجاردينيا مثل زهرة العالم هاي شغلات يعني يجي بها تزهير يعني. رجعنا بمزاولة مهنة الزراعة رجعت الفيصلية ورجعت الزهور والنباتات والحمد لله والشكر اكو قسم من النباتات المستوردة وصلتنا واكو نباتات محلية الصنع نجيبها يعني من مصادرنا من العراق من بغداد اكو نباتات دائمية اكو نباتات موسمية